بەناوی خۆی بەخشنەی میرەبان ئەزیزان خۆشحاڵم لە بەرنامەی سری لەگەڵ ئێوەی ئاژزابم. تەوەری بەنامەی ئەمڕۆ باز لە چۆنێتی بەکارهێنانی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین. ئایا با بزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستی و سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند خزمەتی زانیاری و بواری زانستی گەنجانی کردووە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تاکیێن یاخۆز ئەو شێوازەی بەکارهێنانی منداڵ کە لای خۆمان باوە منداڵێک کۆمپیوتەرێکی پێ یاخود مۆبایلێک و ئایپاتێکی پێ بە بەردەوامی سەیری ئەنتەرنێتەکە و بەکارهێنا ئەهێنێت تا چەند گونجاوە لەوانە پرسین ئێوەش لەگەڵمان. ئایا با بزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستی و سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تاکیێن؟ جیلی مناڵەکە یعنی ناتوانێت سوودی لێ بینێت. بەلایانی کەمەوە من 18 ساعت بەکارهێنم. ئەوەی کە بینیومە با بڵێن زۆر باش بەکاریان نهێناوە. فلتەر بۆ تەمەن و بۆ هەنێک وێبسایتیش. بەڕێی من ئەنتەرنێت لە وڵاتی ئێمە زۆر ناڵێم هەموو کەسێت بەڵام زۆر کە زۆر بە خراپی بەکاریێنێت خۆی ئەگەر ڕاست دەوێت ئەوە ئەنتەرنێت شتێکی زۆر باش بوو لە بەرەوەی ئێمە شتی باشتر و پێشکەوتوترمانەزانی بەڵام کەسانێکن کە بە شێوەیەکی زۆر جوان بەکار نایەنرێت بەلای منەوە یعنی زۆر کاتی خۆمانمان تەرخان کردووە. لە شەو ڕۆژێک چەند ساعت ئەنتەرنێت بەکارهێنی؟ وەڵای ئەگەر بەڕاستی پێ بڵێم من زۆر بەکەمی چونکە زۆر حەزم لێی نییە. ئەو شێوازی بەکارهێنانی منداڵ لە ئەنتەرنێتە بۆ نمونە کۆمپیوتەرێک یان ئایپادێکی پێ بۆ بەردەوامی سەیری یوتیوب بکات سەیری ڤیدۆکات ئایا تا چەند گونجاو بۆ منداڵی ئێمە؟ ڕاستی هیچ گونجای نییە بۆیان چکە ئەو مناڵانە زۆر مێشکیان پێوە خەریک بووە مێشکیان خەریکە یعنی مەبەستمەوە نییە کە بۆ زانستەکە پێشکەوتوو بێ بەڵام بۆ مێشکی خۆیان زۆر چۆتە دواوە بەڕێی من بۆ مناڵ زۆر خراپە. تۆ کۆی کە ئافرەتی زۆر جارە بینین خانمان لە بەکارهێنانی ئەنتەرنێتە بە تایبەتی گەنجان هەندێکیان بەهۆی سادەیانەوە تووشی زەرەرە بن. پێت وایە زەرمەندی یەکەم لە بەکارهێنانی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کێ؟ وڵای زەرمەندی یەکەم نازانم کۆمەڵێک کەسەیە کە بەکاری ئەهێنێ نازانێت چۆن بەکارهێنیان ئەو ئافرەتانەی کە زۆر سادەن لە ڕێی ئەنتەرنێت و تووشی کۆمەڵێک هەڵا بن تەنها ئەوانە بنە بۆ جۆرە کەسانە بۆ ئەو گەنجانی کە ئەنتەرنێت زۆر بەکارهێن. وڵای من قسم ئەوەیە ئەڵێم با ئەنتەرنێت وەها بەکارهێنین لە کاتی پێویستە شتێک سوودی لێ ببینی نەک 24 ساعتە لەسەر ئەنتەرنێتە هەموو یعنی بڵێن بەڕاستی وای لێ هاتووە کە سوکار و هیچ شتێک لامان نەما بۆ میوانی سەیرەکەی لە کاتی میوانیەکەی شاهید دەمەتەقە و خۆشی و لەزەت لە میوانەکە نەخێر ئەو هەمووی مەشغوڵە یەکسەر ئەچێتە سەر ئەنتەرنێت و هیچ وەکو جاران یعنی من خۆم شخصی خۆم زۆر حەزم لێتی کە ئەڕۆمە شوێنێکەوە بەڕاستی ئەنتەرنێت بەکارنێن یان تۆ دانیشی کۆمەڵێ ئارا بگۆڕیتەوە باشرێکە کۆمەڵێ قسە بکە یان ئەو کەسانی کە لە دەوروبەرتن بتوانین بێکەوە بگونجێن. وڵاز بڵێم چەند 10 ساعت لەوەی بەکاری بێن. 10 ساعت؟ بەڵێ. باشە لەو 10 ساعتە تا با بڵێن چی شوێنێکی چ وێبسایتێک چ ماڵپەڕێک زیاتر بەکار زیاتر یاری بێگەم بەڵێ. باشە جگە لە یاریکردن پێم وایە ڕەنگە پەبجیش بکەیت. بەڵێ پەبجی. جگە لە یاریکردن و پەبجیکردن و با بڵێن ئەوانە چ ماڵپەڕێکی تر بۆن من تۆڕە کۆمەڵایەتیەکان چ شوێنێکی زیاتر بکەیت؟ وەڵای بەس فەیسبوک و ئینستاگرام و دوانە. باشە لە ڕووی زانستیەوە بە سەراحەت تا چەندێک سوودت لە ڕووی زانستی و لە ئەنتەرنێت هیچم لێ نەدی. ئەواتە زۆربەی کات بۆ کات بەسەر بردن. بەڵێ. باشە بەکارهێنانی ئەنتەرنێت بەو شێوازەی کە خۆمان هەیە با بڵێن بەکارهێنین تا چەندێک گونجاوە بەڕای تۆ؟ وڵای بڵێم تا چەندێک گونجاو باشە خراپ نیە. باشە پێت وایە کێ زەرمەند دەبێت لە شێوازی ئەو شێواز بەکارهێنانەی خۆمان لە ئەنتەرنێتە؟
لاگەر بۆ زانیاری بەکاریبێنی باشە بەڵام ئێمە خەڵکی خۆمانە بۆ این بەکارێنێ بۆ کات بەسەر بەڵێ باشە خوشک و برای بچووک تێ لەمە بەڵێ ئەنتەرنێت بەکارێنن بەڵێ چۆن بەکارێنن ئەوە نیشار بۆ کات بەسەر برن یاریگرن و سێری ئینستاگرام ئەو شتان باش ئەو شێوازە گونجاوە بەڕایسەوە بۆ مناڵ بەو شێواز بۆ ئێمە گونجاوە مەبەستم خۆت نییە بە مەبەستم مناڵەکەیە ئایا گونجاو ئەم ئەنتەرنێتێکی بیتێ و تر بەهۆسی خۆی سەیری ڤیدۆ بکات لە ڕووی زانستیەوە با بڵێن لە ڕووی ئەقلەوە بۆ مناڵە چەندێک گونجاوە کاتی سعیکردنی بۆ نمونە کاتی کۆشکردنی لێ ناگرێت بارە وەڵا گونجانە خۆم مناڵی ئەم ڕۆمی بەوەنە ئینتەرنێت و هیچی دەرناچێت و خراپە لە مەکتەبەوە باشە تۆ خۆت کە بەکاریهێنی ئەتوانی بە مناڵەکە یان بە خوشەکە بەبرا بکەت بڵێ بەکاری مێ ناوەڵە ئەڵێ بۆ خۆ بەکاتی ئایا بابزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستی و سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تاکیێن جیلی مناڵەکە یعنی ناتوانێت سوودی لێ بینێت بەلایانی کەم و من 18 ساعت بەکارێنم ئەوەی کە بینیومە با بڵێن زۆر باش بەکاریان نهێناوە فلتەر بۆ تەمەەن و بۆ هەنێک وێبسایتیش بەلایانی کەم و من 18 ساعت بەکارێنم چەند ساعتی ئەمێنێتەوە بۆ خەو ئەوەی کامێنێتەوە بەسەوەی بڵێن بۆ نمونە 6 ساعتی منێتەوە هەنی هەژدەکەی تر کامل ئەنتەرنێت ئارەوەڵە باشە تۆ چەند ساعت بەکارێن 2 ساعت بۆ 3 ساعت زۆر زۆرەکەی باشە ئەو هەژدە ساعتە چەندێکی بۆ کات بەسەر بردن بۆ چەندێکی بۆ زانیاری وەرگرت کاروباری ئیشکردن ینی بۆ ئێمە بابەت ئیشکردن بەکارێنی واتە ئۆنلاین ئیشەکەن وایە دوکان ئیشی دوکانی ساکەشی ئۆنلاینە زیاتر ساق بێ منداڵت بین با بڵێن خوشک و برای بچووکت هەیە منداڵت بینی و ئەنتەرنێت بەکارێنن بەڵێ ئەو شێوازە تا چەند گونجاوە بەڕایتە وەڵاهی بۆ تەمەنی مناڵ بەلای منەوە زۆر گونجاو نییە چکە وەکو ئێستا آخر بابەتی ئەنتەرنێت و وەکو خۆزانین تۆڕۆکۆماتەکان زۆربەی ئەنوا شتیا بڵاوکرێتەوە بۆ بابەتی مناڵشت هیچ باش نییە باشە شێوازی بەکارهێنانی ئەنتەرنێت بە گشتی لە کۆمەڵگەی خۆمانە تۆ کە بین ئەو بۆ ئیشکردن شتێکی زۆر زۆر باشە گونجاو و لاشە ساغ بێ بەڵام بەگشتی گەنجان ئەنتەرنێت بەکارێن تا چەند پێت گونجاوە و شێوازی بەکارهێنانە لای خۆمان آخر وەکو گونجاندن بۆ ئەم کاتێ ئێستا زۆر زۆر باشە چکە زیاتر ئەگەر دیقەت بێت ئێستا لەسا 60 یان بۆ 65 خەڵک دەستیاوت ئیشی ئۆنلاین ئیشی ئۆنلاینی پێگا بۆ کات وەکو کات بەسەربردن کەم بۆ تۆ زیاتر خەڵک ڕووی کرۆ ئیشکردن پێی یعنی زیاتر خەڵک بۆ ئیشکردن بەکارێنێت چ ئیشێکی پێەکەی چی پێفرۆشێت بابەتی جوانکاری ئافرەتان کێ زەرمەندە لەناو ئەم بەکارهێنانانە بەڕای تۆ ئەوانی کە ئیشەکەن زۆر زۆر باشە لاشیان ساق بێ و خوارزخیامدا بەڵام پێت وایە کێ زەرمەندە لە ئەم بەکارهێنانی ئەنتەرنێت ئەوانەی کە بۆ بابەتی ینی کات بەسەربردن یان بۆ لایەنێکی خراپ بەکارێنە باشە بەڕای تۆ ئەو چەند ساعتێک کە بەکارێنی چەندێکی بۆ کات بەسەربردنە چەندێکی بۆ دەستکەوتنی زانیاری وڵای بۆ دەستکەوتنی زانیاری زۆر زۆر بەکەمێت چونکە مەجای لێومان نییە شەوان لیان لێرەین یان لە شوێنێکی بکەین لەگەڵم دوو برادەرەمە ئەوەی شەو بڕۆمەوە لە ژێ جێگا تۆزێک دەستکاریەکەم وە خەو مەرەونە زۆر باشە خوشک و برای بچووکت هەیە بەکاری بێنێ شێوازی بەکارهێنانی چۆنە چۆن بەکاری وڵی هەوانیش هەر عینن من ینی برایەکی بچکۆلەمەوە بۆ یاری موبایلە خۆی مناڵ هەر بەوە بەکارێنێ خوشەکەشم عینەش دەرەوەکو وەکو هەستە کرد بێ ئەو لە تەمەنی ئەوانە کە ئێستا منداڵن لە مەکتەبن زەرەی داوە لە خوێندنەکەیان بۆ خوێندن نا کاتی خوێندن خوشەکەم بەکاری نایێنێ براکەشمی تەرە مناڵە پێویست ئایپادی هەیە ینی سیمکاردوشتی تێ ناکرێ بۆ شتانە بەس بۆ یاریکردنەوە تاڵ زۆر باشە کێ زەرمەندە بەڕای تۆ لە بەکارهێنانی ئەنتەرنێتە بەکارهێنانی ئەنتەرنێت تەنها مناڵ و هەنێک جار کچیش زۆر زەرمەند نەبێت چونکە کۆمەڵێکشی زۆری تیاکرێت هۆکاری چیە زۆر جار وەکو باسە کرد کچان زەرمەندیەمە چونکە ڕوبەڕوو هەنێک شتێ وترێ بەڵام لە موبایلە ناوترێت لە ڕوبەڕوو بەڵام لە موبایلە هیچ شەرمێک نامێنێ ینی هەموو کەسێکە توانێت هەموو قسە بکە بۆیە زەرمەندێکی زۆر زۆر بێ ئافرەت بەتایبەت پێت وانە سادەی هەندێک لە ئافرەتان وای کردووە بە ئاسانی بخەڵەتێن لە بەتاشیدەوەیە ینی خۆی ئافرەت تۆزێک ئەڵەن زعیفە بەڵام ئەوە نییە زعیفی نییە تۆزێک خۆش باوەڕە ئەوەی بەس خۆش باوەڕەکەی هیچی تر بەڕای تۆ چۆن سوودی لێ ببینی چارەسەری گونجاو چێ بۆم
فلتەر بەس فلتەری بەدانرێت بەزەوە حەلی هەیە فلتەر بۆ تەمەن و بۆ هەنێک وێبسایتیش بەس فلتەر لەو دوانەش دووشتە دانرێت تەواو بەکارێنی تۆ ئەتەرنێت نەبوو خوا هیچ باشە ئەی لە چواردەورت با بڵێن برات منداڵت کەس و کارت کە چووی بۆ میوانی ئەنتەرنێتیان بەکارێناوە ئەتەرنێت وڵایەوە خوا نەزانم لە شەرمان بەکارم نێنا خۆتەوە زان بەکاری ناێنی بەس چووی بۆ میوانی و لەوێ هەمووی خەریکی موبایل و ئەنتەرنێت ئارە وڵای کات چوون بۆ ماڵێک بە میوانەیە هەمووی خەریکیان فەیسبوکیان خەریکی ئەنتەرنێتە ئەڵەم کاکە من هاتووم بۆ میوانی قسەدان لەگەڵەکەم هەر هیچ نەجواب بمێنن هیچ ئەڵی دارێک و بۆ خۆم وەستاوم لە جێ هەستی چۆنە لەو کاتەکە سەیرەکەی تۆیان فرامۆش کردو هەمووی خەریکی موبایل وەڵای من لەو کاتە وام لە هاتووە یەکسەرە چمە دەرەوانێ ئەنەوەڵا پێم خۆش نییە کە چیت ئێستام کە من هات کاتی تە ماڵەکەی من کە من ڕێزی لێ بگرم وایە نا کە من کە ڕێزەکەم لێگرتی نەبێم بە ئەنتەرنێت و فەیسبوک و ئەنتەرنێتەوە من خەریک بم و تۆ دانیشی تو هەر سەیری من بکەیت و قسەم لەگەڵا بکەیت و ئاکەم لە ئەنتەرنێتەکە بێ و جۆم لە سەوتی تۆ نەبێ باشە ئەو کاتێک کە تۆ بۆ نمونە لەوێ دانیشتووی ساعتێک دو ساعت دانیشتی ئەوان ئەنتەرنێتەکەن تۆ چیت کردووە لە کاتی ئەو دانیشتنە پرسیارت لێ کردوون و توتە موبایل لابەرن بە گویان کردووی وتووە مۆبایلەکەم لا بە قسەم لەگەڵا کردن هەرجاوی شیان نێوەتەوە هاتر هاتوومەتە دەرەوە حقیقەت هاتوومەتە دەرەوە لێما ڕۆشتمەتە باسەر بۆ خۆم پیاسەی خۆم کردەوە ئێوارە هاتوومەتەوە عینەشە خەریکی فەیسبوک و ئەنتەرنێتەکە بوو هیچ سودی نەبوو قینکردنەکەی حیز وەڵای من ئێستا ئەوەم پێخۆشەکە ئەمە فەیسبوک ئەنتەرنێتە نەمێنێ خەڵکی هین کردووە مەشغوڵ کردووە بە بۆنی سیارە زەڵامە ئێستا ئەنتەرنێتەوە تووشی هەموو حادیسەیەک بوو بە شێوازی خراپ بەکارێنن و کێشەش شێوازێکی خراپ بەکارێنن پێتوانیە خانمان زەرمەندی یەکەم لە بابەتی ئەنتەرنێتە بەڕۆڵات چۆن سەرەری نییە ئێستا تەنها بۆ کرد سەرەری سۆرە ئایا بابزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستی و سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تاکیێن جیلی مناڵەکە یعنی ناتوانێت سوودی لێ بینی بەلایانی کەمەوە من 18 ساعت بەکارێنم ئەوەی کە بینیومە با بڵێن زۆر باش بەکاریان نهێناوە فلتەر بۆ تەمەن و بۆ هەنێک وێبسایتیش ئەنتەرنێت خزمەتگوزاریەکە کە ئێستاە وەکو بەکارهێنانی کارەبا بۆ مرۆڤ پێویستە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە شێوازی بەکارهێنانەکەیەتی بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی خۆمان ئەوەندەی بۆ کات بەسەربردن و بۆ یاریکردن و بۆ بابەتی کات بەسەربردن بەکارهێنرێ ئەوەندە لە ڕووی زانستیەوە بەکار نایێنرێت و زەرمەندی یەکەمیش لەم بابەتانە زۆر جار منداڵ و ئافرەتان بوون چونکە زۆر بە ئاسانی کەوتونەتە ناو داوی ئەو کەسانەوەی کە بە شێوازێکی خراپ بەکارهێنن ئێمە زیاتریان دوێنین بزانین ئەوان چیمان پێڵێن و ئێوژ لەگەڵ مابوو زۆر بەکەمی مناڵم هەیە و لەبەر مناڵ و ماڵ و ئیش و تەلەبە و منداڵەکانت ئەنتەرنێت بەکارێن ئەروەڵا بەکارێن بەڵام هەموو شتێک با گوێرەی خۆی خۆشترا چەند ساعت ڕێگە بە مناڵەکانە دەی کە ئەنتەرنێت بەکاربێن وەڵایی ئیتر کاتی خۆی ئیشیان نەبێ دانیشن بەکارێن بەڵام نە زۆر نانم بەکاربێن چکە مناڵەکان تەلەبەن ئەی خۆ بۆ تەلەبەش خۆ دەزانی هەموو شانە خێتە سەر ئینتەرنێت و هیچ باشیش نییە کو ئینتەرنێت باشی زۆرتیایە بۆ مناڵ چۆنی باشی چی بەکارێنیەوە وەڵا یاری یاریەکەی بەڵێ ئەنتەرنێت بەکارێنی بەڵێ چەندێک بەکارێن لە وەڵا زۆر چەند ساعت بە تەخریبی شەوانە تاکو یعنی بڵێ نییە دوو ئەو کاتانە دوی شەو بەکارێنی باشە ئەو چەند ساعتەکە بەکارێنی زیاتر بۆ چ بابەتێک بەکارێن وەڵا ئینتەرنێت دیاری بۆ زانیاری هەموو شتە بەکارێنم باشە لەو چەند ساعتێک ئەنتەرنێت بەکارێناوە چی دەستکەوتووە چ زانیارێک با بڵێن بەدەست هاتووە معلوماتی لەسەر چەند ماڵپەر هەیە معلوماتی لەسەر چ بابەتێک دەستکەوتووە بڵێن خۆ بابەتی وەکو چی وەکو قوتابخانە هەموو زانیاریەک باشە توانیتە قەت فێری بۆ منە زمان بی قاموس بەکاربێنی لە ئەنتەرنێتە نەخێر چەند زمانە زانی ئەڵا بەس کەمێک ئینگلیزی و دەگە کوردی باشە تۆ زانی ئەتوانی ئەنتەرنێت بەکاربێنی بۆ ئەوی فێری زمانی ئینگلیزی بی نەخێر ئەتوانی لە ئەنتەرنێت بگەڕێی بۆ ئەویش
پێت بوترێت چۆن فێری ئینگلیزیە بی یان موانەکانی ئینگلیزی چۆن بتوانانی پرۆڤە بکەیت؟ نەخێر بۆ خۆی زیاتر لە ئینستاگرام ئەو شتە ڕوویە یعنی بڵێن لە سناپچات شتی وا ڕۆیەت. باشە تەمەنە چەندە تۆ؟ 12 پۆلی چەنی؟ 6 قەت مامۆستا و توێتی ئەنتەرنێت بەکارمێنە؟ نەخێر. بۆ چ شتێک زیاتر بەکارهێنی؟ وڵی زیاتر بۆ فەیسبوک. بەڵێ. باشە ئەو شێوازی بەکارهێنانی منداڵ و بەکارهێنانی خۆمان بەعام گەنجان پێت وایە گونجاوە بۆ با بڵێن لە ڕووی بەکارهێنان و لە ڕووی زانستیەوە بەپێی پێویست بۆ گونجاو نییە بۆ زانیاری بێ بەپێی پێویست بێ بۆ گونجاو نییە. بۆ منە منداڵ ئێستا ئەزانێ بەکاری بێنێت لە ڕووی زانستیەوە؟ ناوەڵ هەر زۆر بێ وڵی ئەوەی مناڵێتە خوارەژە ساڵ پێویستە نێڵی بەکاری بێنێ هیچ موبایل و ئایپات و ئەوە لەسەر کێ ئەرکە کە ڕێگەنە درێ منداڵ بەکاری بێنێ بۆ منە ئەبێ ئایا مامۆستا و ڕووی پەروەردەی ڕێگری لێ بکرێ دایک و باک ڕێگری لێ بکە براو خۆشک ڕێگری لێ بکە هەمووی بە کۆمەڵ تەواوکەر یەکترن هەمووی بە کۆمەڵ دایک و باوک خوشک و برا لە ڕووی پەروەردەی و لە ڕووی فرۆش کێ زەرەرەکە لە بەکارهێنانی ئەنتەرنێتە کێ زەرمەندی یەکەم؟ وڵایەکەم مناڵ بۆ خۆی ئەجا دوای کۆمەڵکە. ئایا با بزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستی و سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تا کێن؟ جیلی مناڵەکە یعنی ناتوانێت سوودی لێ بینێت. بەلایانی کەم من 18 ساعت بەکارێنم. ئەوەی کە بینیومە با بڵین زۆر باش بەکاریان نهێناوە. فلتەر بۆ تەمەەن و بۆ هەنێک وێبسایتیش. بیسە بە ناتوانم دیاریکەم بەڵام بەپێی پێویست من ئیشەکەم بە ئەنتەرنێت ڕوات بە حکمیەوەی ئیشەکەم بە فایبەر و بە میسنجەر ڕۆشتانەی بە حکمیەوەی بەکارێنە بەپێی ئۆنلاین ئیشەکەی. بەڵێ بژیت جگە لە مەسلەی ئۆنلاین بەکارێنان و کە بۆ کاسپیە و شتێکی پیرۆزە تا چەند توانیتەوە وەکو سوود وەرگرتن لە ڕووی زانستیەوە بۆ معلومات و بۆ زانیاری بەکاریێن؟ بەتاکید من قەت سەری تەلەڤیزیۆن ناکەم لەبەرەوەی کە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەیە ینی لە هیچ شتێکی کە نییە تێگەی بە حکمەوەی من بە بۆنی کەسابەتەوە بەکارێنم ئیشم بە بڵین میسنجەر بە تایبەتی لەگەڵ فایبەر زۆرە بە بۆنی ڕسم و ئانی ئەو شتانەوە تر بە حکمەوەی بەکارێنم ئەنی بەپێی پێویست. زۆر باشە. منداڵت بینیوە یاخود کەس و کارە دەیە منداڵیانە بێ و ئەنتەرنێت بەکاربێن؟ طبعاً ئەبێ هەبێت. باشە ئەو شێوازی بەکارهێنانی منداڵە بەڕای تۆ تا چەند گونجاوە بۆ منداڵە و تەمەنا ئەو ئایپادێکی پێ بدە یان کۆمپیوتەرێکی بخەیتە بەردەست و بەکار؟ بەڕای من غەڵەتەوە ینی هەتا ڕادەیەک عقل کامل بوون ینی ئێستا هەستەکەی سەیرەکەی مناڵێک تەمەنی 13 ساڵە عقلی 40 ساڵێکی وەکوترێ چاک و خراپی خۆی نازانێت تا بزانێت کامە چاکە بەکاری دوایە ینی باش نییە بەڕای من وەکو خۆم ینی هەموو کەسێک ڕاو بۆچوونی جیاوازە بەڵام بەڕای من باش نییە ینی لە تەمەنێکی مناڵی ئایپاتێکی من ێستا خۆم براگەم تەمەنی 12 ساڵە موبایلی پێ بەڵام نەمێشتۆ نە سیمکارت نە ئەنتەرنێت بەکاربێنێت لەبەرەوەی پێویست ناکات ێستا کەسێکی وەکو من لەو چێ زۆر پێویستیە بێت بەڵام کەسێکی وەکو هیچ پێویستی نییە تا لە بێ و جگە لە منداڵ پێت وایە کەیتر زەرمەندە لە بەکارهێنانی ئەنتەرنێتە بە تایبەت کۆمەڵگەی خۆمان لەناو کۆمەڵگەی کوردی؟ ینی هەموو کەس ئازادە لە بەکارهێنان من بیرکردنەوەم لەو چێ زۆر جیاواز بێ لەگەڵ هەموو کەسی هەموو کەسێکیش بیرکردنەوەی جیاواز بێ لەگەڵ من هەموو کەس نابێ بە کەسێک ینی بەپێی پێویست بەکاری بێنی بەڕای من ینی سومان گشتی لە کۆمەڵگەی خۆمان بەڕای تۆ تا چەند سوودیان لە ئەنتەرنێت بینی وەکو خۆی بۆ زانیاری جگە لە کات بەسەربردن ئەوە کاتی خۆی هەیە بەس بۆ زانیاری ئەگەر سوودی لێ نەبینی ناتوانین بەکاری بێنی ینی پلەوە چێ پێویست ناکا بەکاری من ئەگەر سوودی لێ نەبینم ڕەنگە پێویست ناکە یانی چەندەها جار بۆن من هەر تەعزیەک ینی کەسێک ئەمرێت سێمم لە فەیسبوکەوە بینیومە ینی زانیومە ینی ئینسان کە بەکارهێنێت طبعاً تۆ شتێک بەکارێنێ ئەو سەعاتە بەکارهێنی ئەبێ ئیسفادەی لەکەی ئیسفادەی لێ نەکەی ینی بۆ چیتە ئەو فەیسبوکە ینی تۆ ئەو ئەنتەرنێتە ئەو تۆڕە کۆمەڵایەتێ بەکارهێنی ئەگەر سوودمەند نەبی لێ ینی پێویست ناکات پێویستەکانی تۆ بەکاری بێنی ئەبێ پێویست ینی سوودمەند بی شتێک لە ژیان من بەڕای من لە ژیان شتێک کە بەکاری بێنی سوودمەند نەبی لێی زەرەر ینی زەرەر نابێت. وەڵا 6 ساعات زیاترە. بەڵێ لەو 6 ساعتە کە بەکارێنی چەند ساعتی بۆ دەستکەوتنی زانیاری بۆ چەندێکیشی بۆ کات بەسەربردن؟ وەڵا تقریبا 2 ساعت زانیاریەکە خۆم بمێ بە دوایە بگەڕێم بە دوای زانیاریەکان ئاگەڕێم 2 ساعت زیاترە. باشە وەکو ئەوترێ تۆڕە کۆمەڵایەتەکان لەناو ئەنتەرنێتە یەکێکە لەو شتانی کە ئێستا خەڵک زۆر بەکارێنێت
باس لەوە شەکرەیە کە چەندین ڕووداویش نەخوازراویش دەبین خانمان زیاتر تووشی ئەم مشکلانە بن کەسێک بەهۆی سادەیی خانمانەوە هەڵێ خەڵەتێنێت و دوایی کێشەی بە دروستەکان پێت وایە چۆن بتوانین خانمان ئەوە بەکار بێن کە نەکەون ئەو داوانەوە یاخود ئەو زەرەرەی کە زۆر کەسەی بینین ئەیکات لێ ئەو زەرەرە نەبینن وڵا ئەتوانن یعنی تۆڕە کۆمەڵاتیەکان بۆشتی باش بەکاربێنن لەگەڵ خەڵکینە ناسراوە قسە بکەن و تێکەڵ ببن بە جۆرێک کە لەگەڵ سنووریە بۆ خۆیان دابێن بۆ هەم بۆ کاتەکان هەم بۆ قسەکردن لەگەڵ کەسی نەناسراوە کەسیقە بە هەموو کەسێنەکان ئەو شێوازەی بەکارهێنانی منداڵ کە لای خۆمانە بین ڕەنگە خوشک و برای بچووک یاخود کە سوکار دەبێت منداڵیان هەبێ ئایپادێکی پێدراوە و خەریکی سەرسەری یوتوبەکات یاخود بەکارێنی گونجاوە بەلاتەوە نەوەڵا هیچ گونجاو نیە پێ ئەگەر بیشیێتێ ئەبێ کاتی بۆ دامنەی بزانی سەیری چیەکە خۆ لەژێر کۆنتترۆلی خۆتا بەکاری بێنێت چکە مناڵە و ناتوانێت هەموو شتێ ببینێت لە 24 ساعتەکە چەند ساعت ئەنتەرنێت بەکارێنێت وڵی جار بەجار چەند ساعت ئاوا 1 ساعت 2 ساعتەوە باشە بە زۆرینە لە ئەنتەرنێت لە چ شوێنێک سەردانیەکەی بۆ منە فەیسبوک بەکارێنی ئینستاگرام بەکارێنی بۆ زانیاری بەکارێنی چ شوێنێک زیاتر بەکار وڵی فەیسبوک زۆر بەکارێنم بەڵێ باشە ئەو چەند ساعتە کە ئەنتەرنێت بەکارێنی تا چەند سوودت لێ بینیوە لە ڕووی زانستیەوە یاخود بەس بۆ کات بەسەربردن بۆ وڵی باز کات بەسەربردن لەگەڵ ڕفیقەکان تا قسەکەی ینی وەکو ڕۆزانستیەکەی بە دوای شتێک بگەڕێ بە دوای معلوماتێک خەت بۆ بەکاری بێن بەم شێوازە وڵی بەس لەگەڵ ڕفیق و شتوانە قساکەم کە لە دەرەوە لە شوێن دوورە خوشک و برای بچووک دەیە لە ماڵەوە بەڵێ ئەنتەرنێت بەکارێنەوە نا کەسیان باشە ئەگەر ڕۆژە لە ڕۆژەکان بۆ نمونە خوشکە بچووکەت یان برا بچووکەت ئایپادێکی هەیە داوای ئەنتەرنێتەکەت لێ بکە بۆی بکەیتەوە وڵی هیچ بۆی ناکەمەوە چونکە هیچی ئەو هیتیانێ بەکاری بێنەوە باشە بەڵام لە کاتێکا خۆت بەکارێنی چۆن نتوانین بەوە بڵێ کە بەکاری مێن وڵی بەڵام شتی تۆیتیانێ و هەموو شتی بە بۆنی خۆمەوەە باشە بەس بۆ نمونە یوتیوب ئێستا پڕە لە ڤیدۆی مناڵە ینی بۆچی ڕێگریەکەی لە ئەو لە کاتێکا خۆت بەکارێن وڵا ئەگەر کاتی خۆم پێویستم پێ بێ نایەمە ئەگەر خۆشم پێویستم پێ نەبێ ئیکەمە سەشتی مناڵانە بوو ئایا با بزانین کۆمەڵگە و گەنجانی وڵاتی ئێمە تا چەند لە ڕووی زانستیەوە سوودیان لە ئەنتەرنێت بینیوە و ئایا ئەو کەسانی کە زەرمەندن لە بەکارهێنانی ئەنتەرنێت تاکیێن جیلی مناڵەکە ینی ناتوانێت سوودی لێ بین بەلایانی کەمەوە من 18 ساعت بەکارێنم ئەوەی کە بینیومە با بڵین زۆر باش بەکاریان نهێنەوە فلتەر بۆ تەمەەن و بۆ هەنێک وێبسایتیش سلااو لێ سلااو سەرجا ئەنتەرنێت بەکارێنیت بەڵێ لە 24 کاتژمێرەکە چەندێکی بۆ ئەنتەرنێتە تقریبا 24 کاتژمێرەکە بە نزیکەی 6 ساعتێک لەو 6 ساعتە چەندێکی بۆ وەرگرتنی زانیاری بۆ چەندێکی بۆ کات بەسەربردن نا بۆ کات بەسەربردن نا بۆ لە جاتی خەتەکانی تر بۆ نمونە لە جاتی ئەگەر نەبێت بە ڕیگلام ئاسیا و کۆڕەکەوانە لە بریوانە بەکارێنم ینی بۆ بەسەربردننی کات نا بۆ کاربڕێکردنی کارەکانی خۆم زۆر باشە لاشە ساغێ ئەو شێوازەی منداڵ لای خۆمان بەکارێنن تا چەند گونجاوە بەلاتەوە گونجاو نییە گونجاو نییە لەبەر ئەوەی هەندێک مناڵ هەیە لە تەمەنێکی ئەوان نییە بەکاری بێنێ لەبەر خۆمان ئەنزانین بەرنامەی فری زۆر هەیە لای خۆمان بێ سنوور تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینستاگرام فەیسبوک با بڵێن ئەو شتانە تا چەند با بڵێن سوودی هەبوو بۆ خەڵک بۆ کۆمەڵگەی خۆمان من فەیسبوک کە باس کرد بە گونجاوی ێزانم بۆ خۆمان کە مەسیجەری تایە بەکارێنین بۆ پەیوەندی بەڵام ئینستا شتێکی وایتیان نبینم شتێکی وایتیان نبینم باشە پێت وایە کێ زەرر ئەکات لە بەکارێنانی ئەنتەرنێت لای خۆمان کێ زەرمەندی یەکەمە زۆر نەیتوانێت وەکو پێوی سوودی لێ بینێت هەر تەبقی جیلی مناڵە سوودی لێ نەبینێت جیلی مناڵەکە ینی ناتوانێت سوودی لێ بینێت تەنها کات بەڕێەکە فراغێکی زۆری هەیە فراغەکە بۆ پڕەکاتەوە باشە دواییش لە ئەنجامە سوودی لێ وەرنەگرتووە لە ڕووی زانستیشەوە بۆ ئەقلی و منداڵە و کاملبوونی ئەقلی و منداڵە باش بیزەبەت باش نییە ینی سەمێنراوە کە ئەوانە بۆ مناڵ گونجاو نییە دوایی هەڵسوکەوتی گەورانە تەعاملەکە وەڵی من سەرقاڵی ئیش و کارم زیاتر زۆر ناتوانم زۆر سپاس
بەس لە ڕۆژەکە لەوانەیە 2 سەعات و نیو هەرەوەمە. زۆر باشە تا چۆن توانیوتە ئەو 2 ساعتە بۆ معلومات وەرگرتن بەکاری بێنی؟ وڵی طبعا ئەوە کەوتوتەوە سەر وشیاری ئەو کەسە کە چۆنی ئینتەرنێت بەکارهێنێت. منداڵت هەیە؟ بەڵێ هەمە. منداڵەکان بەکاری هێنن؟ نەوەڵی تاکو ئێستا ڕێم پێ نیاون لەبەرەوەی جارێت تەلەبەنەوەن. وترێ منداڵن چاک و خراپی خۆیان. بەڵێ بەتەشیت. باشە لە خزم و کەس و کارت کە منداڵەکانی هێبینی بەکارێنن تا چەند پێت گونجاوە بۆ ئەوە؟ وڵی بۆ تەمەنی مناڵ بۆ ئەم بیئێ و بۆ ئەم کۆمەڵاتی ئێمە باش نییە بەڕاستی. وڵی هیچکا شتەکە مفاجی هاتوتە وڵاتی ئێمە ینی خەڵکیی زۆر هەیە لەگەڕ ڕێزمان نەک با بڵێن من کە سوکاری خۆم بەس ئەوەی کە بینیومە ئەوەی کە بینیومە با بڵێن زۆر باش بەکاریان نهێناوە. باشە بەڕای تۆ گەنجانی ئەم کۆمەڵگەی خۆمان توانیوانێ لە ڕووزانستی و سوود لە ئینتەرنێت بین؟ وڵی لە 150 توانیوانە. باشانی لە 150 تر بۆ کات بەسەر بردن بۆ زیاد کات بەسەربردن بۆ زۆر بەتەشیت. بەڕای تۆ کێ زەرمەندی یەکەمە لە بەکارهێنانی ئینتەرنێتە؟ وڵی طبعا ئەو هاوڵاتێک کەوتوتەوە سەرخۆی ئەو هاوڵاتی زەرمەند. وترێ خانمان بەهۆی ئەوەی زوو متمانی بەرامبەر با بڵێن وەرەگرن یاخود زوو متمانەوە بەرامبەرەکەن زەرمەندی یەکەمە. بەتەشیت ئاخر هۆکارەکەی پێم وتی ینی شتەکە بە مفاجی هاتە ناو وڵاتی ئەموانی زۆر بەداخەوە ینی وشیاری چیژنیانی هیچ کەناڵێک نەبوو ینی زۆر بەکەمی نا شایانی ئەوین ینی ئێمەش ئینسانین ئێمەش باڵین وەکو ئەو وڵاتانی کە هاوڵاتیانی ئێمەش پێویستیان بە واعێ هەیە ینی کە خەڵک بتوانێت تەکنەلۆژیا بەکاربێنێت بەس شتەکان بە هەڵە بەکارێنێت. وەکو وترێ ئەنتەرنێت ئێستا وەکو کارەبا کە چۆن پێویستە بۆ ژیان ئەنتەرنێتیش ئاوا پێویستە لە ژیانە بەکار بێنێ بەڵام ئەوەی کە گرنگە بتوانین بۆ زانیاریش بەکاری بێن و ئیشەکانی ڕۆژانی خۆشمانی پێ بەسەر بەرین. بەڵام لەم ناوەندەیە منداڵ یەکێکە لەو کەسانی کە زۆر زەرمەندە لەبەرەوەی ڕاستەوخۆ بۆ معلوماتەکانی پشت بە ئەنتەرنێتە بەسێەوە پشت بە ئەو ڤیددیوانە بەستێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە یوتیوبی بینێ کە ئەمەی ژۆ کۆوترێت لە ڕووی زانستیەوە گونجاو نییە بۆ مێشکی منداڵ چونکە زۆر بە ئاسانی شتەکانەدا بەدەستیەوە منداڵ کەمتر مێشکی خۆی بەکارێنی. یەکێکی کەش لەو کەسانی کە زەرمەندە لە بەکارێنانی خانمان لەبەرەوەی زوو متمانە بە کەسی بەرامبەرەکەن زۆر جار کێشەشیان بۆ دروستە بێت لەما هەندێک جاری ژیانیان نەکەوێتە مەترسیەوە. ئێمە هیوادارین هەمیشە ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە خزمەتی کۆمەڵگە بن بتوانن زانیاری گۆڕینەوە و سوودوەتگرتن بێ بۆ هەموو لایەک. پامی تۆمە پێشکەشکردن تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.